سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت بە هیوام جەژنی ڕەمەزان جەژنی خێر و خۆشی و شادی بێت بۆ هەموو لایەک و نزا و دوعای هەموو لایەک قوبوڵ بێت. دەمەوێت ئەمڕۆ لەسەر لە یەکەم ڕۆژی جەژندا لەسەر بەرنامەی میوانی تۆین کا پرۆگرامێک بوو با درێژایی مانگی ڕەمەزان هەموو ڕۆژێک پێشکەشمان دەکرد و ئامانجی بەرنامەکە دوو خاڵی لە خۆی گرتبوو. یەکەم کارێکی مرۆیمان دەکرد، دووەمیان ئێمە بەو بەرپرسا یاخود بەو پەرلەمانتارەمان دەوت کە ئەرکی ئێوەیە گوێ لە خەمی ماڵە هەژارێک بگرن. دواتریش بە خۆشحاڵیەوە لە سەرەتایی یاخود با بڵین لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان تا کۆتایی مانگی ڕەمەزان سەرجەم ئەو کەسانی کە لەگەڵ ئێمەدا بەشدار بوون یاخود ئەو پەرلەمانتارانی کە لەگەڵ ئێمە بەشدار بوون لە دوو بەش پێکاتە بوون. بەشێکیان ئەوە بوو کە ڕەزامەندیان دابەوەی کە بەشداری لە بەرنامەکە بکەن و جێدەستیان دیار بوو، ئەرکی خۆیان بەجێگەاند چه ئەوەی کە گوێیان گرت و لە هەمان کاتیشدا بەو شێوازەی کە کرێ 2 ساڵ یاخود کرێ ساڵێک یاخود لە ڕێگەی هەندێک لە پەرلەمانتارەکانەوە بۆتە هۆی ئەوەی کە دواتر ئەو کەسە ببێتە خاوەنی خانوویەک یاخود ببێتە ئەوەی کە ئەم کەسە بە 2 ساڵ خۆی کرێنەدا یاخود چارەسەری نەشتەرگەری نەخۆشی بۆ بکرێ و نەشتەرگەری بۆ ئەنجام بگەێنرێت. بەڵام بەشێکی دیکەی لە پەرلەمانتاران بە بێجیاوازی کاتێک ئامادەکاری بەرنامەکەمان دەکرد هەندێکیان زۆر بە ناومێدی و من باسی ئەوە دەکەم کە دەیانوت ئەمە ئەرکی ئێمە نییە. من بە هیوام ئەم جۆرە کارانە ئەو پەرلەمانتارانە یاخود ئەو بەرپرسانی کە بەشداریان لەو پرۆگرامەدا کردووە ببنە نمونەیەکی جوان بۆ سەرجەم ئەو پەرلەمانتارانەی دیکە کە لە کاتی هەڵبژاردندا هەر ئەو ماڵانن کە تۆیەکی پەرلەمانتار دەچیتە بەردەمی ماڵەکەی و داوای لێ ئەەکەی دەنگت پێ بدات، بەڵام لە کاتێکدا کە ئەو فرمێسک دەڕێژێت و ئامادەنیت گوێی لێ بگریت. بەڵێ بەڕێزان، من ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی جەژندا بە خۆشحاڵیەوە دوو پەرلەمانتار دوو بەشدار بوو لەگەڵمدا میوانن بەڕێز لوقمان وەرتی لە پایتەختەوە لەگەڵ ئێمەدایە و لە هەمان کاتیشدا بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی لە شاری سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمە. پێش ئەوەی بچمە لای میوانەکانم دەمەوێت پێکەوە راپۆرتێک ببینین دەربارەی پرۆگرامی میوانی توین. بەرنامەی میوانی توین لە شارپرێسەوە. بەرنامەی میوانی توین بەرنامەیەکی ڕۆژانەی تایبەت بوو لە ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەموو ئێوارەیەک بە شێواز و فۆرمێکی جیاوازەوە لە شارپرێسەوە پێشکەشکرا. لە بەرنامەکەدا هەر ڕۆژە و بە یاوەری پەرلەمانتارێکی کوردستان و عێراق یاخود بەرپرسانی حکومی پارێزگار و سەرپەرشتێرانی ئیدارە سەربەخۆکان و قایمقامی شارەکان بەرنامەکە دەبووە میوانی یەکێک لە ماڵە هەژار و نەدار و کەم دەستەکانی نیشتیمان. بە درێژایی مانگی ڕەمەزان بەرنامەکە بەردەوام بوو. ئەو ماڵە هەژارانەی کە بەرنامەکە بووە میوانیان بەبێ جیاوازی ناوچە و شوێنی دانیشتن و بیرکردنەوەی ئاینی و سیاسیان بەسەر کرانەوە و هاوکاری پێویست کران. هەوڵەدەمی شاڵە چۆنەڵی نێشتەرگەری و چارەسەری ئەو نەقسەی ئەو مناڵە بگرماستۆ و ئێمەش پشت بەخوای گەورە هەرچیمان پێ بکرێت درێخی ناکەین. ئەوەندەی کە لەتوانم دابێ هاوکاریان دەبم و موسیقی ساڵێکیان بۆ دابین دەکەم بۆ خانەوادە بەڕێزدار. لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و هەولێر و سلێمانی و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین شارپرێس ماڵە هەژارەکانی دەدۆزیەوە و یەکێک لە پەرلەمانتار و بەرپرسانی ناوچەکەی دەبردە ماڵەکانیان. ئەمڕۆ ستافی میوانی توین لە هەڵەبجەی شەیدین، ئەمڕۆ لە بەرنامەی میوانی توین لە شاری هەولێرین، لە بەرنامەی میوانی توین لە گەرمیان. پەرلەمانتاران و بەرپرسان لەسەر جەم فراکسیۆن و هێزە سیاسیەکان و بەبێ هیچ جیاکاریەک لەلایەن شارپرێسەوە بانکێشتی بەرنامەکە کران و
بەشدار بوون و بێ سانسۆر قسەی خۆیان کرد و ڕاو بۆچوونی خۆیان لەسەر دۆخی هەژاری و هۆکار و چارەسەرەکانی خستە ڕوو. بە درێژایی ماوەی بەرنامەکە چەندین ئەنجامی باش بەدەست هاتن کە خۆی دەبینیەوە لە دابینکردنی خان و بۆ ماڵە هەژارەکان و لە ئەستۆگرتنی کرەی خان و لەگەڵ لە ئەستۆگرتنی تێچووی نەشتەرگەری، بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن و لە ئەستۆگرتنی خەرجیەکان و بەڵێنی ناردنە دەرەوەی نەخۆش بە مەبەستی چارەسەر، لەگەڵ کڕینی پێداویستیەکانی کارکردن بۆ ئەو کەسانەی لەبەر نەبوونی کەرەستەی کار ناچار بە نەداری و هەژاری دانیشتون کە بە دابینکردنی ئەو پێداویستیانە بوونەتە خاوەنکاری خۆیان و چیتر بۆ بژەوی ژیانیان پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆی خێرخواز و مرۆڤ دۆستان نییە و خۆیان سەرچاوی بژەوی ژیانیان دابین دەکەن. بەرنامەی میوانی تۆین با سپۆنسەری سەرمایەداری ناوداری کورد مەریوان حاجی جەمال بەڕێوەچوو کە ناوبراو لە ڕێگەی بەرنامەکەوە بڕێک هاوکاری بۆ هەر یەکێک لەو ماڵانە دیاری کردبوو کە بەرنامەکە دەبووە میوانیان و دواتریش ئەرکی لە ئەستۆگرتنی پێداویستی و کرێی خانووی چەند ماڵێکی تری لە ئەستۆگرت کە لە ڕێگەی بەرنامەکەەوە چیرۆکەکانیان خرایە ڕوو. بەرنامەکە لە نێو ناوەندە میدیایی و مرۆوی و خێرخوازیەکاندا دەنگدانەوە و پێشوازیەکی باشی هەبوو بە جۆرێک کە لە دوای پێشکەشکردنی چەند ئەڵلقەی سەرەتای پرۆگرامەکە بەشێک لە سەرمایەداران و بەرپرسان و پەرلەمانتاران خۆیان دەست پێشخەریان دەکرد بۆ بەشداری لە بەرنامەکەدا و خواستیان بوو لە ڕێگەی شارپرێسەوە هەم خۆیان هاوکاری یەکێک لە خێزانە هەژارەکانی نیشتیمان بکەن هەم ببنە بەشێک لەو هەڵمەتەی شارپرێس دەستی پێکردووە کە خۆشبەختانە بەرنامەکە جێدەستی خۆی دیاری کرد و ئیدارەی شارپرێسی خستە سەر ئەو ڕێی کە بە فۆرمێکی جیاواز و نوێوە بیر لە بەردەوامیدان بە پرۆگرامەکە بکاتەوە بۆ داهاتوو. بەرنامەی میوانی تۆن یەکەم هەوڵی میدیان نییە بۆ هاوکاری و کۆمەکی هەژاران و نەداران، بەڵام جیاوازترینیانە چونکە بۆ یەکەم جار لە میدیای کوردیدا بەرنامەیەکی هاوشێوە بکرێت کە پەرلەمانتەران و وەزیران و بەرپرسانی باڵا بباتە گەڕەک و ماڵە هەژارەکان و لە نزیکەوە گوێ لە خەمەکانیان بگرن و ڕاز و نیاز لەگەڵ منداڵ و گەورە و بچووکی خێزانە هەژارەکان بکەن کە لەوانەیە هەر یەک لەو هەژارانە ڕۆژێک لە ڕۆژان ئاواتی ئەوە بوو بێت لە نزیکەوە بەرپرسێکی باڵا ببینێت و دەردەدڵێکی بۆ بکات. لە ڕێگەی شارپرێسەوە ئەم ڕێگەیان نزیک کرایەوە. بەرپرسان و پەرلەمانتاران لە کاتی بەشداریکردن لە بەرنامەکەدا دەستخۆشی و سوپاسی خۆیان دەگەیاندە شارپرێس و ستافی بەرنامەکە و بە هەوڵێکی جددی و ناوازەیان ناو دەبرد بۆ خزمەتی هەژاران و داوای بەردەوامی بەرنامەکە و بەدەمەوە هاتنی زیاتری سەرمایەدارانیان دەکرد بۆ بەرنامەکە. شارپرێس دەستگایەکی میدیایی ئەهلی ئازادە بە دروشمی میدیایەکی متمانە پێکرا و بەرهەمە میدیایەکانی لە ڕێگەی ماڵپەڕ و وێب تیڤی و تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە بڵاو دەکاتەوە و گەرەکێتی ببێتە هەوڵێکی جددی بۆ خزمەتکردن بە چین و توێژەکانی کۆمەلگا، هاوشانی گەیاندنی هەواڵ و ڕوودا و زانیاریەکان و شرۆفەکردن بۆ ڕووداوەکان. بەڵێ جارێکی دیکە سڵاوتان لەبێت مامۆستا ئەبوبەکر، سڵاوت لێبێ و جەژنت پیرۆز بێت. سڵاو لە بەڕێستان، منیش بە نۆرەی خۆم جەژنە پیرۆزە لە بەڕێستان لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لەسەر جەم کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم دنیای هەبن دەکەم. نوێدەوارین ئەم جەژنە جەژنی خێر و خۆشی بێ بۆ میلەتەکەمان و هێنانەدی سەرجەم ئاواتەکانی بێت. بەڵێ کاک لوقمان سڵاوت لێبێ و جەژنی تۆش پیرۆز بێت. ئەم بەیانیە دەمەوێت بزانم لە خوانی ئێوە چی ئامادە کرابوو و هەروەکو کوورد دەڵێت دەبێت جەژن قەیسی و برنج هەبێت. لە ماڵی ئێوەدا قەیسی و برنجیان بۆ ئامادە کردبوون؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی عزیز، سڵاو بۆ برای عزیزم مامۆستا ئەبوبەکر، سڵاو بۆ ئێوەی بەڕێز و جەژنتان پیرۆز بێت. ئومێدەوارم ئەم جەژنە جەژنی خێر و خۆشی بێت و خۆشگوزەرانی و ئاوەدانی و ئاشتی و تەبایی و نێکریزی نێوان ئێو ماڵی کورد باڵ بەسەر میلەتەکەمان و وڵاتەکەماندا بچێشێت. وەڵا لە ڕاستیدا ئەگەر ڕاستە و ڕازگویانە قسەت لەگەڵ بکەم، ئێمە بەیانی جەژنان ئامادە ناکرێت لە ماڵی ئێمە و تەنانەت تەنها ئاوم خواردوێتەوە گە ڕازگویانە قسە بکەین. مارێک میوانمان بەڕێ کردووە خۆت ئامادە کردووە. بەڵێ نیوەڕۆ نانەخۆی بەس بەیانیەکە ڕاستەکە تەنها ئاوم خواردوێتەوە چەند میوانێکی خۆشەویست و عزیز و خزم و دۆستیمان بەڕێ کردووە.
بەردەوامە بین گفتوگۆکانمان بەس سەرەتا دەمەوێت مامۆستا ئەبوبەکر لە بەڕێزت ئەو پرسیارە بکەم. تۆ یەکێک بووی لەو بەشداربوانەی کە یەکەمین بەشداربوو بووی لە پرۆگرامی میوانی توێن بەشداریت کرد کە من لێرەوە بەڕاستی سوپاست ئەەکەم. پێش هەموو پەرلەمانتارەکان تۆ ئەو دەست پێشخەریەت کرد، هەم ورەیەک بوویت بۆ من، هەمورەیەکیش بوویت بۆ ئەو پەرلەمانتارانی دوای خۆت کە تۆ بوویتە نمونەیەکیش بۆ ئەوان. دەمەوێت سەرەتا ئەو پرسیارەت لێ بکەم، بۆچی بڕیارەدا لە کاتێکدا هیچ لە پرۆگرامەکە ئەو کاتە وازەح نەبوو لەلات بڕیارەوەدا کە بەشداری بکەیت، بۆ بڕیارەدا بەشداری؟ من زۆر سپاس دەکەم پەرچەم خان، پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دوو سەرنجە خەمە ڕوو. یەکەم سواسی جەنابت و سەرجەم ستافەکەت و کاک مەریوانی شەکەم کە بەڕای من لە 3 خاڵا دوایی ئەی خەمە ڕوو کە ئەم بەرنامەی ئێوە بەرنمەیەکی نەوعی بووە. دوام بە پێچەوانەوە من ینی وەکوڵێ ڕێکەوت بوو کە من یەکەم کەس بووم، ئەگینا هەموو ئەو خوشک و برا بەڕێزانەی ترم هەموو لە من پەرۆشترن پێم وایە و لە ئێمە دڵسۆزترن، بەڵام قەدەرەن وابوو کە ئێوە لوتران فەرموو ئێمە یەکەم بەشدار بووین. ئەوە کارەکەی ئەوە بوو کە من بە تەبیعەت 32 ساڵە لە ئەو بوارەیە دەژیم و خۆشم کوڕە هەژارێکم، ئەو قۆناغانەم تێپەڕاندە و بڕیومەوە هەست بە معاناتەکانی خەڵکەکەم و ناشی شارمەوە. بەڕاستی شارپرێسیش لە لای من یاعتیبار و ڕێزێکی تایبەتی هەیە، ینی متمانەی سایتەکەتان و شارپرێس خۆی وای لە من کرد کە هیچ دوو دڵ نەبم لە خزمەتانە. و بەڕای من بەرنامەکەشتان 3 ئامانجی گەورەی پێکا. یەکەم ئەوە بوو کە لە ڕێ ئەم بەرنامەی بەڕێستانەوە ئێوە بوون بە سەبەبی ئەوەی کە کۆمەڵێک ماڵ پێداویستیەکانیان بۆ دابین بکرێ و گرفت و کێشەکانیان حل بکرێتەوە هەر یەکێک بەو کارە هەڵسابە بە ئێمەمانانیشەوە ئەرچی سەرشانی خۆمان جێبەجێ کردووە. دووهەم خاڵی گرنگ ئەوە بوو کە ئاشکردنەوەی نێوان بەرپرسان و خەڵک بوو کە بۆ خۆ دەزانی ئەو نێوانە زۆر بەرین بووە لە نێوان بەرپرسان و خەڵکدا. جێڕانەوەی متمانە و خۆشەویستی ئەوە ئەسڵەکە بەرپرس ئەبێ لە ناو خەڵکا بێ، وەکو کاتی خۆی مامجەلال دروشمێکی هەبوو لە دیوارە قوڕەکانەوە دەست پێ بکەین، لە خانە قوڕەکانەوە دەست پێ بکەین. ئەبێ بەرپرس ئەوە ئەسڵ ئەوەیانی بەرپرس ئەوەیە کابێ هەست بە معاناتی خەڵکە، چەند لە ناو خەڵکا بێ وە هاوڕێی ئازیزم کاک لوقمان نەسانێ بەرپرس چەند لە ناو خەڵکا بێ، پەرلەمانتار چەند لە ناو خەڵکا بێ، دوو ڕۆژیکە بۆ ئەو یاسا و بڕیار و ئەو بودجەی کە دێتە پەرلەمانی کوردستان ئەتوانێت تعبیر لە خەڵکە لە توێژە جۆر بە جۆرەکانی خەڵکە. خاڵی سێمی بەڕای منی ئێوە ئەوە بوو کە ئەم بەرنامی ئێوە لە کەناڵێکەوە بوو کە کەناڵێکی حیزبی نەبوو، لەوانێ هەموو حیزبەکان دەستگای خێرخوازی و بەرنامەی خێرخوازیان هەبێ، بەڵام ئەڕژێتەوە بۆ ناو سەبەتەی ئەو حیزبە سیاسیە. بەڵام ئەوەی ئێوە چونکە سایتێکی بێلایەن بوون و کەناڵێکی میدیایی بێلایەن بوون، بەڕای من ئەوە پێزی بەرنامەکە و بەرەکەتی بەرنامەکە من لەو خاڵشدا دەبینیمەوانێ و بۆیە ئێوەش بەشداری خێرەکانمانن بەقەدەر ئێمە ماندوو بوون. من بەش بە حاڵی خۆم سپاسان دەکەم. سپاس بۆ تۆش. بەڵێ بەردەوام دەبم لەگەڵت. کاک لوقمان دەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم. سەرەتا سوپاسی تۆ ئەەکەم کە یەکێک بووی لەو بەشداربوانەی وەکوان دێ لە پەرلەمانتارانی تری دیکە نەبوویت کە دەیانوت ئەوە کاری ئێمە نییە. من سوپاس دەکەم بۆی کە بەشداریت کرد، بەڵام دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم، ئایا کاری خێرخوازی دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ڕێژەی هەژاری کەم بێتەوە؟ سپاس بۆ ئێوە. لە ڕاستیدا ئێمە ڕەنگەلانی کەم ئەرچێکی بچووکی سەرشانی خۆمان جێبەجێ کرد بێت و من هاوشانی هاوڕای برای بەڕێزم مامۆستا ئەبوبەکر دەستخۆشیتان لێ یەکەم. شارپرێس کارێکی گەورەی کرد، وەلانی کەم واقعێکی لە ناو کۆمەڵگەی ئێمە پیشاندا کە خەڵکی هەژار و کەم دەرامەت لە ژیانێکی گوزەرانی ژیانێکی خراپدا ژیوە، پێویستە ئەمانە لایەکیان لێ بکرێتەوە دەستیان بگیرێت و ئێمە خۆشمان من لە بەرنامەکەش ئاماژەم پێکرد ئێمە لە بنەماڵەیەکی هەژار و کەم دەرامەتەوە هاتوین، بۆیە قۆناغەکانی ڕەنگە لە ئەم جۆرە قۆناغانەمان بینیوە و ڕەنگە لە معانات و گرفت و ئێش و ئازاری هاوڵاتیەکی هەژار و کەم دەرامەت زۆر باش تێ بگەین. لە ڕاستیدا بەداخۆ وڵاتی ئێمە وڵاتێکە خاوەن سەروەتێکی گەورەی ژێرزەوی و سەرزەوی، واگەر ئەم سەروەتە بە باشی بەرهەم بێت و بە باشی ڕێک بخرێت
ئەتوانرێت ڕێژەی هەژاری لە وڵاتەکەم بکرێتەوە. لە ڕاستیدا ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە بە دوای ماڵە هەژار و کەم دەرامەتەکاندا بگەڕێت و ژیانێکی شایستە، ژیانێک لانی کەم کە پێویست و محتاج دەبن بۆیان دابین بکە. بەڵام بەداخەوەم حاڵەتانە ئەبینی لە وڵاتەکەی ئێمە. بۆیە من پێم وایە شارپرێس و بە دیاریکراویش پەرچەمخان پێشکەشکاری بەرنامەکە کارێکی گەورەتان کرد و بێگومان دەستخۆشیش لە سپۆنسەری بەرنامەکە ئەکەین. لانی کەم توانیتان ژمارەیەکی باش لە ماڵە هەژارەکان بەسەر بکەنەوە، بەشێک لە کەم و کوڕیەکانیان دابین بکەن. بۆ ئێمە ئەتوانم بڵێم لە وێزگە و قۆناغەکانی کاری پەرلەمانتاریمان بێچێک لە وێزگە و قۆناغە گرنگەکان نەزانم کە بەشداری ئەم بەرنامەیەمان کرد و ئەکید ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمان ێزانین بۆی کە هەوڵدەین دەستی خەڵکی هەژار و کەم دەرامەت بگرین و ئێوە لایەنێک لە لایەنەکانی کۆمەڵگاتان پیشاندا کە پێویستە هەر یەکێکمان لە ئاستی خۆماندا هەست بە بەرپرسیارەتی بکەین لە بەرامبەر ئەو توێژە هەژار و کەم دەرامەتەگە هەر یەکێکمان لە ئاستی خۆماندا دەستیان بگرین. تەسەوڕەکەم ئەتوانین لانی کەم پێداویستەکانی بەشێکی زۆریان دابین بکەین. کاک لوقمان تا چەند پێت وایە کە ئێمە دەبێت لە دوای جێژن پرۆگرامێک نەکاو شێوەی ئەوە یان بخود با بڵێن بە فۆرمێکی دیکە بە فۆرمێکی جیاوازتر بەردەوام بێ. پێت وایە وەکو پەرلەمانتارێک کە پێویستە لە دەستگا میدیایەکانی کوردستاندا هاوشێوەی ئەو جۆرە پرۆگرامە هەبێت؟ خۆشبەختانە ئێستا ئێمە لە کوردستان خاوەنی ژمارەیەکی هێزگار زۆرین لە دەستگای میدیایی، بەڵام بەداخەوە ئەوەندەی بەقوڵکردنەوەی ناکۆچی و ململانەکانی ناوخۆمان سەرقاڵین ڕەنگە کەمتر ببڕژێنە سەر خزمەتکردنی توێژێکی گرنگ کە توێژی هەژاران و کەم دەرامەتانن کە ئەرچێکی مرۆیە لەسەرشانی، ئەرچێکی ئەخلاقی لەسەرشانی ئێمە و ئەرچێکی دینیشە لە هەمان کاتداکە چاومان لە خەڵکی هەژار و کەم دەرامەت بێ. بۆیە بەرنامەی میوانی تۆین کە شارپرێز دەستپێشکەریەکی باشی کرد و هەنگاوێکی گرنگ بوو. من ومێدەوارم کە لە دوای مانجە ڕەمەزانیشەوە بە فۆرمێکی تر بە شێوازێکی تر ئەکرێ ئەم بەرنامەیە بەردەوام بێ بۆی بتوانین لانی کەم ئەو خەڵکانی کە هەژار و کەم دەرامەتن لە دۆخێکی ژیانێکی جێجگار خراپدانە هاوکاریان بکەین. من پێم وایە ئێوە ڕەچەشچێن بوون و ئەکرێ لە داهاتووشدا ئەم بەرنامە بە شێوازێکی تر ئەگەر بە شێوازەکەشی بگۆڕێ، بەڵام من پێم وایە گرنگە چونکە بەشێک ئامانزەکەی خۆی پێکە ڕاستە لەم مانگەدا ڕەنگە بتوانرێ لانی کەم ژمارەیەک خەڵکی هەژار و کەم دەرامەت دەستی گرابێ، بەڵام لە ئایندەدا ئەگەر بەرنامەکەتان بەردەوام بێ من پێم وایە هەم خەڵکیشی تر هەان بدەین بۆی سپۆنسەری بکە، هەم ئێمەمانانیش بە باشتر با بڵێن بە شێوازی تر بەشداری بکەین. بۆیە من پێم وایە زەرورە ئەم بەرنامەیە بەردەوام بێت. سپاس. دواتر پرسیاری ترم هەیەێت، بەڵام ئەوە لە غێری پرۆگرامەکە باجارە هەندێک پرسا کە تایبەتە بە پرۆگرامەکە لە مامۆستا ئەبوبەکر بپرسم. مامۆستا ئەبوبەکر، کاک لوقمان باسیەوەی کرد کە ڕۆڵی سەرمایەدارەکان پێویستە بەوەی کە بە جیاواز سەیریان بکەین و هاندەر بن بۆ ئەوی کە پرۆگرامی لەو شێوازە بکرێ. پێت وایە تا چەندێک بوونی سەرمایەدار لە هەرێمی کوردستاندا وای کردووە کە ڕێژەی هەژاری کەم بێتەوە؟ ئێمە بە دڵنیاییەوە ئەم جیاوازیە هەر دەبێت، ینی لە نێوان خەڵکا و لە هەموو سەردەمێک چیا بووە هەژار بووە دەوڵەمەند بووە، بەڵام ئەو دەوڵەمانانە ئەبێ ئەوە بزانن کە ئەو ماڵی کە هەیەە خوددا پێداون و ئەرچیان لەسەرشانە بەرامبەر بە توێژەکانی تری کۆمەلگا کە بەدەمیانەوە بن و ئەو ماڵی کە ئەیبەخشن بە هەر جۆرێک بە دڵنیاییەوە لە ڕووی ئاینی و دینیەوانێ بەرەکەتی تێدەکەوێت. لە هەرێمی کوردستانە بەپێی داتاکان نزیکەی 14,000 ملیۆنێری دۆلارمان هەیە و ئەگەر بێت و دەوڵەمەنەکان کە بە سوپاسەوە بەشێکی بەرچاویان کە بەردەوام دەستگیرۆیی هەژارەکانە کە نەک هەژارەکان ئەو هەموو پرۆژە جوانانە لە شار و شارۆچکەکانە بەدەم حکوومەتەوەن زۆر جاریوا هەیە، بەڵام ئەگەر بێت و سەرجەمیان ئەرچی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن لە باج و لە زەری بە زەکاتی ماڵەکانیان بدەن، من بە دڵنیاییەوە ئەڵێم ئەتوانین ئێمە ڕێژەی هەژاری کەم کەینەوانێ. هەژاری دروستکراوە بەرەنجامی ناعەدالەتی و بێبەرنامەی حکوومەتە و بەرەنجامی نەبوونی تەکافلی ئیجتیماعی و بەدەمەوەبوونی کۆمەڵایەتیە لە نێوان توێژەکانی کۆمەلگایە. ئەگینا ئەتوانین ئێمە ئەم دیاردەیە کەم کەینەوە. من یەک نمونە بۆ جەنابەت باسەکەم. ملیاردێرێکی ئەمریکی بە ناوی تۆماس هۆکسۆن سەرۆت و سامانەکەی 16 ملیارد دلار بوو
هەتا مرد لە شوقەیە کاژیا سعاتێکی $12 لە دەستا بوو بە میترۆ و بە پاس و بە پێ و بە تەکسی و ئەمانە هاتوچۆیە کرد هەموو سامانەکەی $16 میلیارد لە 3 بوارە سەرفی کرد داعمی زانکۆ گەورەکانی وەکو سۆربۆن و ئۆکسفۆرد و هارفارد دوم ڕوبەڕووبوونەوەی برسێتی لە ئەفریقا سێم ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی ئایدز کاتێک کە لیان پرسی تۆ بۆ ئەمە کرد هەموو سامانەکەت بەخشی لەسرە مەرگاوتی من لەبەر دووشت یەکەم کفن گیرفانی نییە من کاتچمە ناو ئەو گۆڕە بەبێ گیرفان ئەڕۆم دووەم من چێژە بینم کاتێک بەو سەرۆت و سامانم هاوکاری بەرامبەرەکانم ئەەکەم و دەستگیرۆیان ئەەکەم لەبەرەوە ئەمە خۆی لە خۆیان خاوەنەکەشی بەڕاستی هەز بە ئاسوودەی ئەکا بە بەختەوەری ئەکاوە ئەچێکی گەورە جێبەجێەکە هەموو ئەوانەی کە دەبەخشن هەموو ئەوانەی کە دەستی هاوکاری بۆ بەرامبەرەکان درێژەکەن بە دڵنیایە و سوودمەندی یەکەم خۆیانن کە ئەرکی ئینسانی خۆیان جێبەجێ کردووە بەرامبەر براو خوشکەکانیان بەرامبەر بە مرۆڤەکانی تر لە کۆمەڵگادا پێت وایە کە پێویستە بەرنامەی پرۆگرامی میوانی توێین بە فۆرمێکی دیکە بەردەوام بێت بەڵێ من پێم باشە بەردەوام بێ بەڵام تەنها بەرپرسان و پەرلەمانتاران نەبن من دوو توێژی کە زەرورە زانم ئێوە بەشداریان پێ بکەن یەکەم هونەرمەند بەشێ لە هونەرمەندەکان بۆ خۆت ئەزانی کە خۆشەویستن لە ناو خەڵکا و ئەوانش جەماوەری خۆیان هەیە دووەمینیان بازرگانان خۆیان ڕاستەوخۆ دعوەتیان کەن بێنە ناو بەرنامەکانەوە من دڵنیام ئەو کاتە سەدا و کاریگەری بەرنامەکە زیاترە بێ وەک لە ئێستا بەڵێ سپاس دەکەم مامۆستا بووکر دوایین پرسیار لە بەڕێز دەکەم وەک دەزانین کە ئێمە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دەین و لە جەژنیشدا هەمیشە لە دوای ناخواردن هەمووان دەست دەکەنە ملی یەکتر و گەردن ئازایی لە یەکتر دەکەن تۆش بەپێی ئەوەی کەسێکی سیاسیت زۆر جار ئێوە کێشەی سیاسی ڕوبەڕووتان ئەبێتەوە لەگەڵ پەرلەمانتارانی دیکە یاخۆ لەگەڵ بەرپرسان لەم جەژنەدا کەسێک هەیە تۆ گردنت ئازا نەکرد بێ و بتێ ئازایکە یان کەسێک هەیە بۆ گردن ئازای هاتە بێتە لای تۆ یان لە بەرنامە تا بێت تۆ بچی بۆ لای من خۆم بەڕاستی داوای گردن ئازادی ئەەکەم بەشەکەی تریشی هەمیشە ئەوە وتووەکە مرۆڤ طبیعی ئێمە لە ممارەسەی کار و ئیش و کار ڕۆژانە چێبەرچێمان ببێ احتیکاک ببێ ینی یەکتر عەزێت بین بەڵام گرنگ ئەوەیە ئەمە شتێکی کاتی بێ هیکار بێ بۆیە ئەو مرۆڤانی کە کینە و ڕق هەڵەگرن یەکەم زەرمەند خۆیانن بۆیە من بەشەکەی خۆم بڕیارم داوە کە ڕقم لە هیچ مرۆڤێک نەبێت چکە هەموو مرۆڤێک ڕێز لە گیراوە بەڵام ڕقمان لە کردەوەی ناپەسەندە لە ئەتواری خراپە لە ڕەوشتی ناجوانە بۆیە بە دڵنیایەوە ئەمە دەبێەوە لە ڕۆژانە نەک لە ڕۆژانی جەژنە لە کاتەکانی تریشا ئەبێ ئێمە هەموو ئەوانەی کە عەزیەتمان داون گردنی خۆمانیان پێ ئازادکەین و بە دڵنیایەوە ئێمەمانان کە خەڵک هەڵی بژاردوین هێشتا ماومانە خزمەتی خەڵک بکەین و ئێمە قەرزاری میلەتەکەمانین ئەو میلەتە ستەمدیدەمان کە بەرگەی جینۆساید و ئەنفال و کۆڕە و گەمارۆی ئابووری و شەڕی تیرۆریستان و ئەوە تا بەڕاستی لە جەژنە تیرۆریستانی داعش دێن پێشمەرگەیەکی قارەمانی وەکوی ئێمە کاکە مەحسین شەهید دەکەن و ینی ماڵێکی چوار کچۆڵی جوان لە باوچیانەکەن لەبەرەوە هەموو ئەمانە ئەوە ئەگەینە کە ئێمەمانان بەڕاستی قەرزاری میلەتەکەمانین و ئەبێ بەردەوام بەدوای ئەوە بین کەسێکی سیاسی هەیە کە مامۆستا لەگەڵ ئەو کەسەدا کەمێک لە یەک زوێرن پلانیەوەت هەیە بچی بۆ لای ئەگەر یەکترمان بینی ئەو کاتە قوربان ئەو کاتە ئاشتە بینەوانە بە دڵنیایەوە تێبینیمان لەسەر یەکتر هەیە وڵانێ ئەوانیش تێبینیان لەسەر ئێمە هەبێ منیش بەڕاستی تێبینیم لەسەر دەسەڵاتدارەکانی کوردستانەیە کە حەقا ینی لایەکی زیاتر لەو میلەتە بکەنەوە ئەو میلەتە هەرچی قوربانی هەیە داوێتی سەبری زۆری گرتووە ئارامی زیاتری گرتووە شایستەی خزمەتکردنی زیاترە گەلی کوردستان بە دڵنیایەوە بەڵێ من سپاس دەکەم دووبارە جەژنت پیرۆز بێ لە کۆتاییدا من هیچ شتێکم بۆت نەماوە ئەگەر تۆ شتێکت هەبێت منیش پیرۆزبایی لە جەنابتانەکەم لە هەموو بیسەر و بینەرە خۆشەویستەکان یەکەم و ڕێز و حرمەتی دووبارەم بۆ کاکە لوقمانی عەزیز سپاس بۆ تۆ بەڵێ کاک لوقمان هەمان پرسیاری مامۆستا ئەبوبەکر لە بەڕێزت دەکەم کەسێک هەیە لەم جەژنەدا پلانیەوەت بۆ دانابێ بچیت بۆ لای و داوای گردن ئازایی لێ بکەیت وەڵام من ئێمە بە حکمەوەی کاری سیاسی ئەەکەین لە وێزگە جیاوازەکانی ژیانی سیاسیماندا ئەکید خلافمانە بێ و ئەکید ناکۆچیمان لەگەڵ بەشێک لە با بڵێن ڕەنگە بجار وایە لەگەڵ کەسە نزیکەکانیشدا بۆ دروستە بێ بەڵام من بە تەبیعەت کەسێکم ڕق و چینە لە دڵمدا هەڵناگرم بۆیە
گردنی هەموو ئەوانە ئازا ئەکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بە شێوازێک لە شێوازەکان خراپەیەشیان بەرامبەر ئێمە بە داوای گردن ئازایش لە هەموو ئەوانە ئەکەین کە ئەگەر بە هەڵال لێ تێگەیشتنێکە بوو بێ بەڵام بڵین بە دیاریکراویەوە کەسێکی دیاریکراو هەبێ من ئێستا کە قسە بۆ تۆ ئەەکەم لە چۆمانم بۆیە بەنیازم دوای تەواوبوونی بەرنامەکەم بچم دەستی دایکم ماچکەم کە ئازار و ئەزیەتێکی زۆری بە ئێمەمانانەوە بینیوە تاکو ئێمە پێگەیاندووە و کۆڵەگەی ماڵی ئێمەیە بە حکمیەوەی من باوکیشم ئەمریخوای کردووە بۆیە بە دیاریکراویەوە ناتوانم بڵێم کەسێکی دیاریکراو هەیە بەڵام تاکی دەکەمەوە ئێمە کە ڕەنگە لە مووقفی سیاسی زاروایە نیگەرانی لەک دروست بێ بەڵام ئەمە لەسەر ئەساسی ئەوە نییە کە ئێمە ڕقوچینە لە ناخ و لە دڵ و دەرووناندا هەڵگرێت تاکی دەکەمەوە کەسێکم ینی گردنی هەمووانە ئەزاکەم کە غەدریان دێمان کردویان بە شێوازێک لە شێوازەکان نەحەقیان بەرامبەر کردن ئەگەر سوء تەفاهم و بەدعاڵیبوونێکیش هەبوو بێت دیسان بە هەمان شێوە ئێمە داوای گردن ئازایی لە خوشک و براکانمانەکەین و ئومێدەوارم تاکی دەکەمەوە دۆخی هەرێمی کوردستان و ئەخوازێکە یەکریزی و تەبایی لە نێوان ماڵی کووردا زیاتر بچەسپێ و من ئومێدەوارم ملتەکەمان شایستەیەوەیەکەوە خزمەتی زیاتری بکرێت ئومێدەوارم ئەم جەژنە دەستپێشێکی باش بێ بۆ زیاتر ئاشتی و ئاوەدانی و خۆشگوزەرانی باڵ بەسەر وڵاتەکەماندا بچێت. بەڵێ دووبارە سوپاس بۆ تۆ کاک لوقمان کە بەشدار بووی و هیوام ئەم جەژنە ببێتە جژنێکی خێر و خۆشی و تەندروستێکی باش بۆ تۆ بۆ خانەوادەکەت بەناوی شارپرێسیشەوە جەژنە پیرۆزە لە دایکت بکە کە پاش بەرنامەکە دەچیتە لای. بەڵێ بەڕێزان سوپاس بۆ هەریەک لە میوانەکانم سامان ببوورە لوقمان وەرتی پەرلەمانتاری کوردستان و لە هەمان کاتا بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتار بۆ چوونی هەندێک لە پەرلەمانتاران کە بەشێکیان لەوانی کە بەشداریان کردووە لە پرۆگرامەکەدا بە ڤیدیۆ بۆ ئێمە ناردووە و جەژنە پیرۆزەی خۆشیان دەکەن دەمەوێت ئێمە و ئێوە پێکەوە بینەت بوین پاشان دێمەوە. من وێڕای جەژنە پیرۆزە و کە خۆشحاڵم بەریداری هەموو لایەکان و هیوا سەرکەوتن بۆ هەموو لایەکان دەخوازم ویستم باسی ئەو بەرنامەی میوانی تۆین بکەم کە پەرچەمخان و کۆمەڵێک لە هاوڕێکانی لە مانجی ڕەمەزاندا پێشکەشیان کرد بەرنامەی شەڕێک و پێک بوو و بەرنامەیەکی سەرکەوتوو بوو و دیارە ئەو بەرنامەیە بۆ ئەوە بووە کە خەمی کۆمەڵێک هەژار و خاوەن پێداویستی تایبەت کەم بکاتەوە دیارە هەژار و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و ئەوانەی کە قەرزارن کێشەی داریان هی ئێزگا زۆر لەم کۆمەلگایە ئەویش بەدەست سیستەم و حکومڕانیەکی سەقەتی 30 ساڵەی ڕابردوو کە ئەم هەموو نەهامەتی و هەژاری و بێکاری و کێشە و گرفتی بۆ هاوڵاتیان هەموو ڕۆکانە دروست کردووە من دەستخۆشیانی دەکەم و هیوادارم ئەو بەرنامانە بەردەوام بن. پیرۆزبایی جەژن لە هەموو گەلی کورد و هەموو مسلمانانی جیهان دەکەم و هیوادارم هەموو ڕۆژێک هەر جەژن و خۆشی بێت و ئەم جەژنە ببێتە هۆی کۆتایی هێنان بە نەهامەتی و ناخۆشیەکانی میلەتەکەمان و ببێتە هۆی دەواازەیەک بۆ خۆشگوزەرانی و لەبیرکردنی دەنگ و چەڵەمەکان. لە ڕاستیدا من دەمەوێت ئەوە بڵێم کە بەرنامەی میوانی تۆین بەرنمەیەکی سەرکەوتوو بوو و بەشێک بوو لە ساڕێژکردنی ئازار و خەمومەینەتی کۆمەڵێک ماڵی هەژار و ماڵی خاوەن پێداویستی لە ڕاستیدا کە جێگەی دەستخۆشی بوو و جێگای ڕێز بوو و هیوادارین کەم جۆرە بەرنامانە چ لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندن و لایەنە پەیوەندیدارەکان چ لەلایەن خەڵکی خێرخوازەوە تەنها لە ڕەمەزان نەبێ و لە هەموو کاتێکدا هەژاران و نەدارانمان بیر بکەوێتەوە. بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز گەرمترین پیرۆزبایی لە مسلمانانی جیهان و لە گەلی کوردستان و لە هەمووانەکەم
خی گەورە داواکارم کە تاعات و عیبادەتی هەمولایەک قبول بوو بێ و ڕەمەزانێکی پڕوزە و پڕخێر و پڕبەرەکەت بوو بێ و دڵەکان ڕووناک بێتەوە بە نوری خوا و لێرەیە جێی دەستخۆشیە بۆ بەرنامەی میوانی تۆم کە گرنگە باسی بکەین و ڕۆڵیان لە بەرچاو بگرین کە لەم ڕەمەزانەیە بەڕاستی توانیان فریای فەقیر و هەژارێکی زۆر بکەون لەم وڵاتە لەم هەموو ستەم لێکراوەی کە لەم وڵاتی ئێمە هەن کە بەداخەوە گەندەڵیەکان و حکومڕانی شکست خواردو و شڵەژاو بۆ مای هۆی ئەوەی کە کەسانێکی زۆر ستەمیان لێ بکرێ و ئازاری زۆر بچێژن ئەم بەرنمەیە توانی ڕۆڵێکی باش ببینێ سۆز و بەزەیی و پێکەوەی بنیاد بنێتەوە و گەرم کاتەوە لە نێوان چنی تۆژەکانی کۆمەڵگەیە بۆیە هیوادارم بە هەمووان پشتیوان بین و بتوانین ئەم کارانە بەردەوامی پێ بدەین و لە خزمەتی نەدار و ستەم لێکراوانی ئەم وڵاتی خۆمان بین. ئەمەوێ پیرۆزبایی زەفی ڕەمەزانی لە گەلی کورد بەتی و مسلمانانی جیهان بکەم و ئەم زەژنە ببێتە هۆی سەقامگیری لە گەلی لەناو کوردستانی خۆشەویست و گەلی کووردا و هەمووی وەکو برا و تەوا بژین و نەهامەتەکانی گەلی چەند ساڵی پێشومان ئینساڵ بە بۆنەی ئەم زەژنەوە ئینشاءڵڵا بڕەوێتەوە نەوێنێ لە فەرگەلی کورد و پێشم باشە باسی بەرنامەی میوانی تۆ هەبوو بەرنمەیەکی سەرکەوتوو بوو لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە خێرخوازانی کوردستان هاوکار بوون لەگەڵ بەرنامەی میوانی تۆ بۆ ماڵە فەقیر و هەژارەکان ماڵی کەم دەرامەت و پێداویستی تایبەت و داواکارم لە خێرخوازان لە ڕاگەیاندنکاران هەر ئەوە نەبێت لە کاتی مانگی ڕەمەزاندا یاخود زەژنەی قوربان ومانە ئەم بەرنامانیان هەبێ بەرنامەکان هەمیشە کراوە بێت بە بەردەوامی هەبێەوە خێرخوازانیش لە ڕووی دەرامەتی خۆیانەوە بتوانن هاوکاری ئەو خەڵکی کەم دەرامەتە بکەن بۆ ئەوەی ئەوانیش تۆزێ لە مەعاناتەکانیان کەم بێتەوە. جەژنە پیرۆزە لە برایانی پێشمەرگە لە برایانی ئاسایش پۆلیس هەموو چین و توێژەکانی کۆمەلگاکەم پیرۆزبایی لە تەواوی هاونیشتمانیانەکەم و لە مسلمانانی جیهانەکەم ئینشاءڵڵا ئەم جەژنە جەژنی خۆشی بێ و جەژنێک بێت هەموو تا هەموو خێزانەکان بتوانن بە لە کەشێکی ئارام جەژنەکەیان بەڕێ بکەن و بەڕێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاءڵڵا دەرفەتێکی زیاتری بۆمان ڕەخساند بێت لە تەعادەت و نوێژ و خواپەرستی. ئێمە لە بەرنامەی میوانی تۆین بەشدار بووین بەنسبەت بنەوە بەرنمەیەکی زۆر کاریگەر بوو ومێ دەکەین ئەم بە جۆرە بەرنامانە ئەم جۆرە پرۆگرامانە بەردەوامی هەبێ بۆی کە بتوانین لە نزیکەوە ئەو خەڵکانەی خەڵکی هەژار و کەم دەرامەتن بە خەڵک بناسیێنرێ بە سەرمایدارەکان بناسیێنرێ بۆی هەرێکێک لە لای خۆی بتوانێت هاوکار بێ ومێ دەکەین تەنها لە ڕەمەزانانە بێ و دوای ڕەمەزانیش ئەو پرۆگرامانە جۆرە پرۆگرامانە بەردەوام بن. دووبارە جەژنی هەمولایەک پیرۆز بێ ومێ دەکەم جەژنی خۆشی بێ جەژنێک بێ کە دوور بن لە هەموو بەڵام و سیبەتێک. سەرەتا پیرۆزباییەکی گەرم ئاراستەی پێشمەرگە قارەمانەکان و بنەماڵەی شەهیدان دەکەم بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز هەروەها پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بەگشتی و لە خەڵکی شارەکەم هەولێر دەکەم بە بۆنەی جەژن بە پێویستی دەزانم دەستخۆشی لە ستافەکەتان بکەم و بۆ ئەو کارە جوانانە بە تایبەت بەرنامەی میوانی تۆین کە کارێکی زۆر جوان بوو کەمە بەز لەو کارە یارمەتیدانی هەژاران بوو چ لە ڕێگای خێرخوازان چ لە ڕێگای لایەنە حکومیەکان کە بە خۆشحاڵیەوە بەشدار بووم لە یەک لە ئەڵقەکانی لە ماڵی کاسبکارێکی هەژار لە گەڕچکێکی ملی شاری هەولێر. هیوادارین بەردەوام بن لەو کارە جوانانە هیوای تەمەند درێژیتان بۆ دەخوازین وەکو خۆشمان وەکو قایمقامێتی هەولێر هەموو کات ئەو پەڕی ئامادەی خۆمان دەردەبڕین بۆ هاوکاریکردنتان لە هەموو ڕوێکەوە بۆ ئەوەی بتوانن جێی پەنجەتان دیاربێ لە شارە خۆشەویستەکەمانەوە. دووبارە سوپاسی هەموو لایەک دەکەین هیوادارین کەوا ئەم جێژنە بەخۆش و شادی بگەڕێتەوە بۆ سەر هەموو لایەک.
بێت جێ خۆیەتی لێرەوە من سوپاسی سپۆنسەری سەرەکی بەرنامەکە بکەم بەڕێز مەریوانی حاجی جەمال کە بە درێژەی مانگی ڕەمەزان لەگەڵ ئێمەدا هاوکار بووە پاڵپشت بووە و سپۆنسەری ئێمە بووە جگەلەوەی بەڕێز مەریوانی حاجی جەمال چەندین کاری خێرخوازی دیکەی ئەنجام داوە ومێد دەکەم نمونەیان زۆر بێت جارێکی دیکە سوپاس بۆ سەرجەم ئەو بەشداربوانەی کە لە پرۆگرامەکەدا بەشداریان کردووە سوپاس بۆ هاوکارانی من کە بە بەردەوام بە درێژەی مانگی ڕەمەزان لەگەڵمان بووە سوپاس بۆ بەڕێوەبەری دەستگاکەمان کە پێکەوە هەمووان بە یەک ڕۆحیەت لە پێناو کارێکی مرۆڤیە کارێکی مرۆڤانە توانیمانە بیری کاتمان نەبێت تەنها لە بیری ئەوەدا بین کە ئێمە ئەمڕۆ دڵی ماڵە هەژارێک خۆش بکەین سوپاس کە تا ئێستا بینەری ئێمە بوون دووبارە جەژنتان پیرۆز بێت هیوادارم ئەم جەژنا ببێتە خێر و خۆشی و شادی بۆ هەموو لایەک و دوور بین لە هەموو بەڵایەک خواتان لەگەڵ شاد بن.